لە نێو علافانی شاری هەولێرم. ئەمە بەرهەمی گەنمی ئەم ساڵە، ئەمەش بەرهەمی جۆی ئەم ساڵە. جۆ لە چاو گەنم ئاوی کەمتری پێویستە، بەڵام نرخەکەشی گرانترا. نرخی گەنم 1 تۆن بە 500,000 مامەڵی پێوە دەکرێت و جۆش بە 625,000. ئەمە نرخی نێو بازاری علافانی شاری هەولێرە. من بۆ مەبەستا پەیوەندیم کرد بە هێمن سەید مراد بەڕێوەبەری گشتی کشتتوکاڵی هەولێر، ئەو باسی لەوە کرد لەم ساڵدا لە 3 بنکەی جیاواز لە شاری هەولێر 122,000 تۆن گەنم لە جوتیاران وەردەگرین، بەڵام تا ئێستا ڕێژەی پارەکەی دیاری نەکراوە. ماندوو نەبی و دەمێت پێم بڵێ بزانم نرخی گەنم ئەم ساڵ چۆنە لە چاو ساڵانی ڕابردوو و چ گۆڕانکارێک هەیە؟ بەخێر بێسەر چاوم وەڵی زۆری فەرخە. دەگەر پێرار نەک دەگەر پار دەگەر پێرا لێرە گەرم دەکرام لێر لە عالەمە گەرم دەکری بە 690,000 700,000 خۆتا هەرزان بوو پژیری هەرزان بوو تقریبا فری بوو وەرجیرانەکەی زۆر مهم بوو پار بە 575,000 بدایەتی هەوسارە دەستی پێکردیە بە 510,000 گەرم ئەلعانی جواب بە 6,000 ئەوڕۆ بەعمەلی پێوە دەکرێت بە 75 بە 80 هەتا 500 ئەوەی بە خورتی 500 دەکات. مشتری گەرمی ناو تەڕعان نەمایە و کڕنفرۆش زۆر زەعیف بوو. دەمێ پێم بڵێ بزانم جۆ وەزعی کووە و ساڵ وەزعی جۆی بخۆی جوێ ڕەشە جوێ ڕەشش گرانە زۆر تۆ نەکرێ لە 615,000 دەست پێ دەکات هەتا تقریبا 650,000. باشە جۆی خۆمانە باشتر کڕیاری هەیە یاخود ئەو جۆیەکەی با بڵێن سپی پاتەکەی دەڵێن نا جوێ سپی پاتەکەی بخۆی جێ سپی پاتەکە بە 470,000 480,000 جێ خۆمان کڕنفرۆشە زۆر پێ دەکرێت بە 615,000 ئەلعان تەڕع دەکری هەر چەندی هاوی بگری بە 1000 تە دەکرێت. باشە ئێستا جۆ لە جاران زیاتر بەکاردێت لە خواردندا ئەگەرەوە ئەگەر لە خواردنی لە عیوانیان لۆ بەشەر با بڵێ نا لۆی کاریگەری نییە بەس زۆ بخۆی جۆلۆکم تۆکرات چەند سارە گەنم پارەش باش دەکرد 850,000 بوو لەباندێت زۆر نەسیندرا بەس ئەگە عمر منێ ساری داهاتی نائیلاج عالم زۆر بچینی چوت زۆ ئەوسارە سعری لە گەنمی گرانترە زۆر گرانترە لە بۆی خوتەکە زۆر ئەوەیە زۆر گرانە تقریبا ئەگەر بەڕاستی فەلاح کوژاوە لەو مۆزوعی وڵی گەنمەکە ئەمێ لە ئەوەلی ئەو سارەکە 3 تەنج بەس چیمیان لێدایە ئاویشمدا لە ئەوەلی هەتاڵعان بەخوای جێ تقریبا 30 دۆنیمی بووە ئێستا 8 تەواو نەکرد 8 تەواو نەکردە. باشەوە پارەی خۆی دەردێتەوە؟ ناوەڵڵە ناوە لەبەر ئەوەی لە ناو حکومەتی تەنی 900 کیلۆی وەرەگرن دۆنمی 900 وەرەگرن ئەلێران 600یان دانە وانە بەشی هیچ ناکات حالم فەنا هەموو زەرەریتی دەبی زیاد کرد ئەگەر زیاد نەکرد بەڕاستی خەرەکە هەموو زەرەریتی ئێستا گەنم بە 850 لێرە بە 500 باوەڕ ناگرن ئۆتۆ خۆ بەخۆ تۆ ئاگەر لێ ئەوە گەنم ئۆتە گەنمم هینایە ئەوتە گەنمم هینایە لێرانە 500 پێ نادەن لە ساروش بە 850 بەس ئەگەر وەرەقەتە بیتن وەرەقەت نییە تو ناوە لە وەرەقە نادەن إلا دبي إجازة تبي إجازة بيرة تبي إما بايلة ولا قنادة أري ولا بايلة هذه زيادة كان معنا أنا ما مزرعتي باشا تو چند مليون مصروف كردي وصالك والله أمي تقريبا 4 مليون بصروا من مصروف كذا أو 20 دون 4 مليون 4 مليون مصروف كذا باشا چند دكات نسجل مكت استا هنا تمو علي رانا بيصدي في نادن لا والله بمجموع چند دردتي بهم يبقى كلي والله أقل هشتن درج ناسيتن ناك 4 مليونش ناك 4 مليون يعني انتو زررت كذا وصار أري ولا زرر وكذا سكين عادي إخوائي زوج شكرا الحمد لله إخوة ونده هنا شكرين أوا کڕین و فرۆشتن وەکو پێویست نییە لە نێو بازاری علافانی شاری هەولێر جوتیاران باز لەوە دەکەن تەنانەت پارەی دەستمایشان نایەتەوە دەست ئەمە لە کاتێکدا لە پارێزگاکانی خواروی عێراق 900 کیلۆ لە جوتیاران وەردەگیرێت و لە شاری هەولێریش 600 کیلۆ وەردەگیرێت ئەما کێشەی بۆ جوتیاران دروست کردو و بەشێک لە جوتیارانیش لەبەر قەرزی چیمیا و پێویستیەکانیان لە ئێستاوە دەستیان بە فرۆشتنی گەرمەکانیان کردووە بە بازاری نێو علافانی شاری هەولێر.